سڵاو ناوم ڕێباز مەهدی محەممەدە یاریزانی فریستایلم ماوەی 12 ساڵە لە بریتانیام و نزیکەی 10 ساڵیشە فریستایلی تۆپیپەکەم. بەڵێ من پێشتریش هەر لە کوردستان یاری تۆپێنمە کرد کە هاتمە وڵاتێش ویستم ببم بە یاریزانی تۆپیپێ، بەڵام دوای 3 ساڵ یاریکردن وەرزشی فریستایلم دۆزیەوە لە ڕێی یوتیوبەوە و لەو کاتەشەوە تا ئێستا فریستایلەکەم و 2010 کە کۆلێژم تەواو کرد ئەو کاتە دەستم کرد بە یاریزانی پرۆفێشناڵ و تا ئێستاش بەردەوامم. وەکو لەناو خەڵکان ناسراوم بە یاریزانی فریستایل کە وەتا وەرزشی تاکە کەسی ئاین ئازاد کە ئەمە لە پشتمەوەیە شاری بێرمنگامە کە زۆرجار لێرە نمایشەکان مەکەم و ئەکادیمیایەکی تۆپی پێشمەیە کە فێری مناڵەکەم چۆن بۆ نمونە ئەم جوڵە بنچینیانە بکە و زۆرجار کوردی شێ بەڵام کاڵای کوردستانە بینین هەمیشە دەستخۆشیم لێکەن چونکە لە ڕێی سۆشەڵ میدیاکانەوە ناسن و هەمیشە ویستومە ئاڵای کوردستان یان وەکو کوردێک بم بە شانازی بۆ گەلەکەم و هەم بۆم ئەم شوێنێکی کەتیایم کە شاری بێرمنگامە. بەشداری چەندان پاڵاوانتیم کردووە، بەشداری پاڵاوانتی ناوخۆ ئەوروپا جیهان کە هەموو ساڵێک لە وڵاتی چێک ریپۆبلیکە کرێ. دووجار بەشداریم کردووە، پارساڵ پێنجەم هێنا لە جیهان لە بەشێک لەو وەرزشە و لە نێوخۆی بریتانیاش دووجار چوومەتە یاری کۆتایی بریتانیا کە هیچ کەسێک پێش من نەیکردووە جگە لە بریتانیەکان. جا وەکو کوردێک دەستکەوتێکی گەورەیە و ئینشاءڵڵا هەوڵەدەم ئەم ساڵیش بم بە پاڵەوانی بەریتانیا و هەنێکتان ئاگاتان لێیە پێشتر ڕیکلامم کردووە یان ئەدڤێرتم کردووە لەگەڵ یاریزانی بەناوبانگ لیۆنێل مێسی کە ساڵی 2020 بوو و پێشتریش بۆ چەندان براندی گەورە ئیشم کردووە بۆ ئەدیداس، بۆ نایک، پیوما. وەکو کوردێک پێم خۆشە کە بتوانم لەگەڵ ئەم براندە گەورانە ئیشکەم و ببینم لە پشت کامێراوە چی ڕۆدا و زیاتر خۆمیان پێ بناسێنم و زۆر وڵاتێش گەڕاوم پێشتر هەر باڵای کوردستانەوە و بە بەریتانیاشەوە چونکە من نوێنەرایەتێر دوولاکەم. جا پێشتر سەردانی وڵاتی قەتەریشم کردووە بۆ جامی جیهانی ساڵی 2022 کە ماوەی 2 هەفتە نمایشم بۆ کردن کە خەڵکیش زۆر پێیان خۆش بوو، زۆر پێیان جوان بوو. هەمیشە هاتم پرسیاران کردەوە خەڵکی کوێی، منیش خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم و وەکو هاندەرێکیشیان بینی کە من ئاستم گەشتەوە بەم ئاستی کە تایەم وەکو کەسێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ من لە ساڵی 2017 نمایشەکەم، جا وەکو بەریتانیا هەمووی گەڕاوم هەر بە لادێ و بە شار و بە شارۆچکە و هەمووی گەڕاوم بە وڵاتەیە نمایشم کردووە. چەند وڵاتێکی دەرێش گەڕابووم بۆ نمونە وەکو نمایشکردن. ئەوانەی کە بۆ من زۆر گرنگ بوون جامی جیهانی بوون کە باسم کرد کە وڵاتی چێک ریپۆبلیک بوو کە وڵاتێکی زۆر خۆشی زۆر جوانە و خەڵکەشی زۆر چاکن، ڕێزی فریستایلی شەگرن. بەڵام ئەوەم زیاتر بەلای منەوە گرنگە چونکە ئاڵای کوردستانم بەرز کردەوە لە جامی جیهانی کە ملیۆنان خەڵکی بینێ. بەڵێ ساڵی 2022 بیرۆکەیەکم بۆ هات، وتم با ئەوەی کە ئیزانم تەنها بۆ خۆم نەبێ بتوانم سوودم بۆ خەڵکیش هەبێ و فێرگەیەکی تۆپێنمدانا یان فریستایل کە بە یەکەوە یەکەم تۆپێن و فریستایل کە ئێستا ماوەی ساڵ و نیوەکە ئەم فێرگەم هەیە هەفتانە خەڵک فێرەکەین چۆن فریستایلکەن، چۆن باشتر بن بۆ نمونە لەگەڵ تۆپ و ئێستاش چەند کوردێکمان لایە ئێمە فەرگەمان بۆ هەموو نەتەوەیەکە، بەڵام حەز دەکەم زیاتر کوردیش بێتە ناوێ بۆی سوودمان بۆ گەلەکەی خۆشمانە بێ ئەوانیش پێ بگەن با لە منیش باشتر بن. ساڵی 2018
لەگەڵ هاوڕەیەکی ئینگلیزم کە ناوی بن نوتال بوو بریانماندا کە بە یەکەوە جوڵەیەک بکەین بە یەکەوە بۆ ئەوەی نامان چێتە کتێبی گینسەوە پێشتر 35 دانەکرا بوو لە یەک خولەکە ئێمە کردمان بە 41 ئەوە یەکەم دانم بوو و ساڵی 2020ش جوڵەی سلاپ کە پێشتریش ئەتوان لە ڤیدۆکان ببینن کە توانیم 149 جار بیکەم و ساڵی 2022ش دوو ڕێکۆردم بە یەکەوە شکان کە هەمویانەوە 4 ڕێکۆرد دەکەن و ئێستش لە کامێرەی ئێوە باسی یەکەم کە کەس نازانێت بە تەمام چەند جوڵەیەکی کە ئینشەڵا بکەمە ناو کتێبی گینسەوە کە بە تەمام لە چەند هەفتەیەکی داهاتووە بیکەم ئینشاءالله.